لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا چەندین ڕووداوی توندتیژی خێزانی لە هەرێمی کوردستان ڕوویداوە. دیارترین ئەو توندتیژانەش ئەو دوو ڕووداوی شاری هەولێر بوو کە یوسفی منداڵ بە دڕندانترین شێوە لەلایەن خانەوادەکەیەوە ئەشکەنجەدرا بوو، هەروەک ئەشکەنجەدانی 6 منداڵی یەک خێزان لەلایەن باوکیانەوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش هۆکارەکەی بۆ بارودۆخی هەرێمی کوردستان و زیادبوونی قەیرانەکان دەگەڕێنێتەوە لەگەڵ نەبوونی چەند یاسایەکی تایبەت بە پاراستنی منداڵ و خێزان و جێبەجێ نەکردنی یاساکانی شوک و خۆی هۆکارێکی دیکەی ئەو ڕووداوەنن. دیارە بەپێی هەر زۆرف و زەمانێک گرینگە یاسا هەموار بکرێتەوە یان ئەو هەرێمەیان وڵاتێک یاسایەک زەڕور بێتن دەبێ یاسای بۆ دەربکرێتن. یاسای بەرەنگار بوونەوەی توندوتیژی خێزانی پێویستی بە گۆڕانکاریە. من یەک نمونە دێنمەوە لە یەکێک لە بڕگەکان دەڵێتن ئەگەر لە حاڵەتێکدا ماڵێک شەڕیان کرد جیرانەکەیان گوێی لێ بوو بۆی نییە بچێ سکاڵایان لەسەر تۆمار بکاتن، ئەوە لە یاسای ژمارە 8 وا دەڵێتن. بەڵام ئێمە لە ئێستا کە خوێندنەوەی یەکەممان بۆ کردو هەفتەی ڕابردوو لە پەرلەمانی کوردستان دەمانێت ئەم یاسایە هەموار بکرێتەوە. ئەم پڕگەیەمان لاداوە کە هەر کەسێک توندوتیژی بەرامبەر کرا کەسێکی بەرامبەرزانی دەتوانێتن لە جیاتی ئەو سکاڵای بۆ تۆمار بکات. ئەندامێکی ئەنجومەنی کاروباری خانمانیش سەبارەت بە هۆکاری زیادبوونی توندتیژی خێزانەکان لە هەرێمی کوردستان دەگەڕێنێتەوە بۆ قوڵبوونەوەی ململانە سیاسی و چەکداریەکان لە هەرێمی کوردستان کە خەریکە کۆمەڵگەی کوردی بەرەو کۆمەڵگەیەکی نەئاسایی دەبات و دەیکات بە کۆمەڵگەیەکی سەربازی کەوانە هۆکارن بۆ زیادبوونی توندتیژیە خێزانەکان. ئەوەی لە ماوەی ئەم دوو مانگی ڕابردووە ئەمان بینین یوسف و هاوشێوەکانی یوسف هەر دوێنێ لە بنەسڵاوە لە شارەکانی تر چەندین حاڵەتی نەخوازراوە بینین کە دایکان و باوکان بە شێوازێکی زۆر درەندانە مامەڵە لەگەڵەوە ئەکەن لەگەڵەوەی کە حکوومەت و دامەزراوەکان و بە تایبەتی وەزارەتی کار لەسەر ئەوەیە کە مافی دایکایەتی یان باوکایەتی لەم کەسانە بسەنرێتەوە. بەڵام ئەمە بەتەنها کفایەت نییە و ئێمە ئێستا کارەکەین لەگەڵ ڕێکخراوی یونیسف و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لە چەسپاندنی پاراستنی سیاسەتی پاراستنی مافی مناڵ. بەوتەی چاودێران و خەڵکانی شارەزا و پسپۆڕ بارودۆخی هەرێمی کوردستان و زیادبوونی قەیرانە ئابووری و داراییەکان هۆکارن بۆ زیادبوونی قەیرانە کۆمەڵایەتیەکان، هەروەک نەبوونی یاسایەکی تایبەت بە پاراستنی منداڵ و بازرگانیکردن بە مرۆڤەوە هۆکارێکی دیکەی بەرزبوونەوەی توندتیژەکانن لە هەرێمی کوردستان کە لە ماوەی ڕابردوودا هەڵکشانی توندتیژەکان بە ئاشکرا هەستی پێدەکرێت و دەردەکەوێت. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.